ئەبێ ئینسان بزانێ کە ڕۆژگار سێ ڕۆژە. ڕۆژێک کە ڕۆیشت ڕۆژگار سێ ڕۆژە. ڕۆژێک کە ڕۆیشت کە دوێنێ بوو، ڕۆژێکیش کە هێشتا نەهاتووە کە سبەی نییە، و ڕۆژێکیش کە لە ناوایە ئەژین کە بریتیە لەم ڕۆژەی کە ئێستا ئێمە لە ناوە ژیانە بینە سەر. ئەوەی کە ڕۆیشت تازە ناگەڕێتەوە تۆ کردەوەی تیا بکەی. ئەوەشی کە هێشتا نەهاتووە کە سبەی نییە کێ ئەڵێ تۆ پێی ئەگەی. بەڵام ئەوە مهمە کە ئەمڕۆیە کە تۆ تایە ئەژێی، بۆیە ئیستیغلالی ئەم ڕۆژە بکە پێش ئەوەی لە دەست دەرچێ، ببێتە ڕۆژێک کە نەگەڕێتەوە. طبعا مانگەکانی شەروایە، مانگی ڕەجەب ئەو مانگە بوو کە ڕۆیشت تازە ناگەڕێتەوە. مانگی ڕەمەزانیش کێ ئەڵێ ئێمە پێی ئەگەین، کێ ئەڵێ ئێمە پێی ئەگەین. بەڵام مانگی شەعبان کە مانگێکی پیرۆزە ئێمە لە ناوێ ئەژین. خۆشەویستەکانم، حەقە ئێمە ئیستیغلالی بکەین بە ڕۆژوو، بە عیبادەتکردن، بە تاعەتکردنی زیاتر، بە خێر و خێرات، بە سەدەقەکردن پێش ئەوەی لە دەستمان دەربچێت.